بەناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. بینەرانی خۆشەویست، لە حەڵقەی پێنجەمی ئەحکامەکانی مانگی ڕەمەزانە هاتینەوە خزمەتی بەڕێستان بەو هیوایە ئینشاء الله گەرم و گورتر بن لەسەر تاعەت و عیبادەتەکانتان و ئەم بابەتەی ئێمەش ئینشاء الله ببێتە مایەی سوودێکی زیاتر بۆ ئەوەی سوودی لێ وەربگرن ئینشاء الله بۆ دنیاتان و هەروەها بۆ قیامەتتان. لە حەڵقەی پێشوە دەستمان کرد بە باسکردنی فەزڵەکان یان فەزڵ و گەورەی مانگی ڕەمەزان. یەکێکی تر لە فەزڵەکانی یان لە تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزان مانگی قورئانە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلبەقەرەیە لە ئایەتی 185 ئەفەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. خوای پەروەردگار ئەفەرمێ مانگی ڕەمەزان ئەو مانگەیە ئەوەندە گەورەیە ئەوەندە پیرۆزە، خوای پەروەردگار لەو مانگەیە قورئانی پیرۆزی دابەزاندووە بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەرەتای دابەزاندنی قورئانی پیرۆز لە مانگی ڕەمەزانە بووە، لە لەیلەة القەدرە، لە شەوی قەدرە لە مانگی ڕەمەزانە. ئەو قورئانەی کە هیدایەتە ڕێنماییکەرە بۆ مرۆڤەکان و بەیینات من الهدى والفرقان. بەڕاستی هەر کەسێک بەڕاستەقینەی ڕێنمایەکانی قورئان وەربگرێ، هەر کەسێک بەڕاستەقینەی باوەڕی تەواوی بە قورئان هەبێ، بەڕاستی قورئان ڕێنمایی ئەکا، حەق و ناحەقی بۆ لە یەک جیا ئەکاتەوە. یعنی وای پێ دێ خوای پەروەردگار بەسیرەتێکی پێئەدا کە بتوانێ حەق و ناحەق لە یەک جیا بکاتەوە، چونکە قورئان پەیامی خوایە، ئەو پەیامەیە کە کۆتا پەیامی پەروەردگارە بۆ مرۆڤایەتی، ئەو کەتەلۆکەیە کە ئەگەر مرۆڤایەتی لەسەری بچێ بە ئیزنی خوای پەروەردگار هەم لە دنیایە بەختەوەرە بێ و هەم لە قیامەتیشا ڕووسپی ڕۆژی قیامەت ئەبێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. أفرمي قرآن بخوانن پیغمبر أفرمي صلى الله عليه وسلم قرآن بخوانن چونك قرآن للرجي قيامتا ديت شفاعتان بو أكا بو أو كساني كي خواننوا شفاعت بو هلقراني قرآنك بو أوانا أكاك قرآن أخواننوا عملي بيكن. ها أو حديثي كا لحلقة كاني بيشوا باسمان كرد كبيغمر فرموي للروجي قيامتا روجو قرآن دين تكا أكن بو أواني كوا روجو يان قرتوا وبو أوانشي كقرآن يان خندوا روجو عليه خوايا من بو ما هوي أوي كوا أمكسا لخواردنوا لشهوة آرز وحلال كان يخوي بقريتوا بالروش قرآنش عليه من خوم لي حرام كرد بشو من وان پێکرد کەوا شەوان ئەو هەڵسێ شەونێژی بکاو من بخوێنێتەوە. بۆیە هەردوویان داوا ئەکەن کە خوای پەروەردگار بیان کاتە شەفاعەت و تکاکار تکا بۆ ئەوەی ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات بپەڕێتەوە بە سەربەرزی بە ڕووسوری خوای تەعالەش تکاکەیان قبوڵەکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ قورئان بخوێنن تا قورئان تکاتان بۆ بکا. وقرآن أبيت معي أوي خوش يسكانم سربرزت كا بلد برز كاتو هر لدنيا جقل لقيامت جقل لوي لقيامت بهشت صدقاتا ببي أوي كتشني قرآن اللي بركر دبي بلا برز بيتوا بلا أو درجاتاني كهي صد درجة كست بلكا ببي أوني تشني قرآن اللي بركر دوا أو أندا برز بيتوا أو بو قيامت بس لدنياش قرآن برز تكاتوا. پیغمبری خواه فرمی صلی الله عليه وسلم إن الله يرفع بهذا الكتاب أقواما
ويضع به آخرين. خوای تعالى بەم قورئانە خەڵکانێک بەرزەکاتەوە، خەڵکانێک لەوانەیە وەکو بنەماڵە وەکو عەشیرەت خەڵک زۆر حەسابی بۆیان نەکردبێ، بەڵام تەماشاکەی کەسێک لەو عەشیرەتە لەو بنەماڵەیە قورئان خوێنەوە هەڵگرێکی ڕاستەقینەی قورئانە سەیرەکەی خوای تعالى بەرزی کردوتەوە، سەری بنەماڵەکەی و عەشیرەتەکەشی قەومەکەشی بەرزەکاتەوە. بەڵام خەڵکانێکی لەوانەیە بەرز بن خۆیان وەکو بنەماڵە لەناو خەڵکا بەرز دیارن، بەڵام چونکە هەڵگری قورئان نین، چونکە پشتیان کردوتە قورئان، سبحان الله دائەبەزن خوای تعالى دایانەگرێتە خوارەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ خەیروکم من تعلم القورآن وعلمه، ئەفەرمێ باشترین کەسان ئەو کەسانن کە قورئان ئەخوێنن، یعنی فێری ئەبن و ئەیخوێننەوە و خەڵکیش فێرەکەن. باشترین کەسان ئەوانن کە یعنی طبعا هەمومان ئیسا هەمومان هەر یەکێک لە ئێمە حەزەکە بێ بە باشترین کەس لای خوا، ببێ بە باشترین کەس. باشترین کەس کێیە لە پاش پێغەمبەرەکان؟ ئەوانن کە هەڵگری قورئانن، ئەوانن کە قورئان فێرە بن و پاشان خەڵکیش فێرەکەن، خۆیان فێرە بن و خەڵکیش فێرەکەن. ئەوانە باشترین کەسانن لای خوای پەروەردگار. بۆیە قورئان چەندێ گەورەیە، هەر ڕەمەزانیش لەبەر ئەوەی مانگی قورئانە ڕەمەزانیش ئەوەندە گەورەیە. بە پێی گەورەی قورئان ڕەمەزانیش گەورەیە، بە پێی فەزڵی قورئان کە کەلامی خوایە کە سیفەتی خوایە ڕەمەزانیش گەورەیە. یەکێکی تر لە فەزڵەکانی ڕەمەزان یان مانگی ڕەمەزان ئەوەیە کە خوای تعالى لە مانگی ڕەمەزانە لە هەموو شەوێکی مانگی ڕەمەزانە خەڵکانێک ئازادەکە خوای پەروەردگار. ئازادیان لە چیەکە؟ ئازادیان لە جەهەنەمەکە. لە هەموو شەوێکە لە شەوانی مانگی ڕەمەزان خوای تعالى کەسانێک لە ئاگری جەهەنەم ئازادەکە. رسول الله فەرمێ صلى الله عليه وسلم لەو حەدیثەی کە ئیمامی ئەحمەد تەخریجی کردووە لەگەڵ ئیبن ماجە و ئەلبانیش ئەفەرمێ صحیحە، ئەفەرمێ جابر لە پێغەمبەرەوە ئەگەڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی صلى الله عليه وسلم إن لله عند كل فطر عتقاء وذلك في كل ليلة. هەموو بەربانگێک خوای پەروەردگار خەڵکانێک لە ئاگری جەهەنەم ئازادەکە، هەموو بەربانگێک و لە هەموو ڕۆژێک لە ڕۆژانی ڕەمەزانە. دەمە زۆر گەورەیە بەڕاستی، بۆیە حەقە زۆر جار ئێمە داوا بکەین کە خوای پەروەردگار مان خەتە بەر عوتەقای مانگی ڕەمەزان. هەروەها ڕەمەزان هۆکارێکە بۆ ئەوەی یعنی ئینسان ڕۆژووی تیا بگرێ و ڕۆژیش سەبەبێکە بۆ ئەوەی بتخاتە بەهەشتەوە. ڕەمەزان مانگی ڕۆژووە و ڕۆژووش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیثەی کە جابر ئەیگەڕێتەوە فەرمێ پیاوێک پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر من پێنج فەرزەی نوێژەکان بە جوانی ئەنجام بدەم، مانگی ڕەمەزان ڕۆژووی تیا بگرم بە جوانی، حەڵاڵەکان بە جوانی یعنی وەکو حەڵاڵی قورئان حەڵاڵ کەم، حرامەکانی حرام کەم لە خۆم، لەمە زیاتر نەکەم. یعنی دیارە مەقسەد ئەوەیە کە هەموو واجباتەکان بە جوانی ئەنجام بدە و هەموو حرامەکان خۆی لێ بە دوور بگرێ، ئەمە لەمە زیاتر نەکەم، یعنی سنەت ئەنجام نەدەم و مەکروهەکانیش بکەم، بەڵام حرام نەکەم و فەرزەکانیش نەفەوتێنم. ئایا ئەگەر من لەمە زیاتر نەکەم ئەچمە بەهەشتەوە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەچیتە بەهەشتەوە. ئەم حەدیثە ئیمامی موسلم ئەیگەڕێتەوە. کەوا بوو مانگی ڕەمەزان زۆر گەورەیە، با ئێمەش بە گەورەی تەماشای مانگی ڕەمەزان بکەین، هەوڵ بدەین ئیستیغلالی بکەین، ئیسفادەی لێ بکەین، سوودی لێ وەربگرین. هەلێکە فرسەتێکە لەوانەیە ئێمە ئیتر ئەمە کۆتا ڕەمەزانمان بێ، ئەگەر خوای گەورە تەمەنمان بدە ڕەمەزان هەتا سەر ببەین، لەوانەیە ئەمە ئاخر ڕەمەزانمان بێ لە ژیانمانە. دەی حەقە زۆر سوودی لێ وەربگرین. هەموو ڕۆژێک لەم ڕۆژانەی کە ئێمە لە ناوێ ئەژین لەم ڕەمەزانە حەقا ئیسفادەی لێ بکەین و بە تایبەت شەوەکانی ئەخیری بە ئیزنی خوای پەروەردگار، بە تایبەت شەوەکانی ئەخیری، یعنی دە ڕۆژ و شەوەکەی ئەخیری کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بۆ تو نەکردەوە، چاکیە کردەدارە و بڕیاریەدا ئیتر لێ ببڕێ لەو دەشەوە. خوای پەروەردگار بخواتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە.
نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکە، ڕۆژوو و تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.